میوانێکی مێهێژایە و تایبەتمەندی بێ پرسەیە بڕێز دڵشاد موانی پسپۆرەی گرێبەستەی نەفتی لە بێرمینگهام لە بریتانیا گەلمەیە کاک دڵشاد ئەم کاتەوە باش باش کار زۆر سپاس ئەکیدم بەڕێستان جێتان لە قسەکانی علی نزار بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ بووە پێشگەلەوەی ناوەڕووکی ئەمریکەوتنە لەسەر چ بنگەیەکە وەکو پسپورێکی نەفت گرێبەستی نەفت بەتایبەت چون ئەمریکەوتنە هەڵە سەنگێنی بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە سپاس بۆ جەنابەت کاکە کار هیوادارم بینەرانی ئێمە سەلامەت و تەندروست بن. ئەمڕۆ یا سبەی ڕۆژێکی مێژوویە یا ئەتوانم بڵێم کۆرنەستۆنێکە لە مێژوی پیشەسازی نەوتی هەرێمی کوردستانە نەک ئەرمێژی پیشەسازی هەر لە مێژووی هەرێمی کوردستانە ڕۆژێکە یەکێکە لە ڕۆژە هەرە گرنگەکان ئێمەیانی چاودێری وەزعەکە دەستمان لەسەر دڵماندا ئەنێن و چاودێریەکی دقیقی وردەکەین لەسەر ئەوەی کە ئەم پێشهاتە گرنگە ئەم پێشهاتە زۆر باشەی کە ئێمە چاوەڕێیەکەین ئەمانەوێ دەقا و دەقۆک و خۆی ڕووبات بۆ چونکە ئیتر ئەمەیە کە کوردستان چەندین ساڵە چاوەڕێتی ئەمەیە کە ئیتر موچەی هەرێمی کوردستان بەبێ لێ بڕینجارێکی تێ دەکەوێتە سەسکی خۆی ئەگەر هەتا ماوەیەکی زەمەنیش بێ هەر زۆر گرنگە و بازار بە تەواوی ئەبوژێتەوە و ئەمە ئەتوانم ناوی بنێم ئاشتەواییەکی کۆمەڵایەتی یا ئاشتەواییەکی سیاسی لەگەڵ خەڵکی کوردستانە ئێمە ئەمە ئاشتەواییەکی زۆر گرنگە کە ئەکرێت ببێتە هەوێنی خێر لە بینی نخبەی سیاسی و لە بینی خەڵکی کوردستانە ئەو هەموو ناڕەحەتی و ئەو هەموو کاتە چاوەڕوانەی کە هەیان کە کردیانەوە 1-2 ساڵە وردەوەدە بە تەدریجی ئەڕەوێتەوە و هیوادارم نەتیجەیەکی زۆر باشی هەبێ بۆیە من بە ئەو پەڕی حەزەر و بە ئەو پەڕی وربینیوە چاوەڕێی ئەو چرکە ساتەم کە شەشی بەیانیە کاسبینێ کە نەوتی هەرێم بۆ یەکەم جار دوای 2 ساڵ قورگی بۆریەکانی جەیهان تەڕەکاتەوە ئەمە پێشاتێکی زۆر گرنگە پێویستە هەموو خەڵکی کوردستان دڵشادەکە لە بیرتە پێشتر بێگومان هەرێمی کوردستان نەفتەکەی بۆ بازارەکانی جیهان ڕەوانە دەکرد یاسای نەفت و گاسە بوو کە لە پەرلەمانی کوردستان دەرچبوو بەڵام دادگای فیدرالی ئەمە ڕایگرت بەردەوامە لە بەغدا جیبیستی ئەوە دەبووین کە گرێبەستەکانی هەرێم نایاسایی ناو نزانم چی لە ئێستادا گرێبەستەکان بە یاسایی حساب دەکرێت بێگومان حەق دەستی کۆمپانیەکان دەدرێت کۆمپانیەکانیش بێگومان بەشێک بوون لە گرێبەستەکان ئەیدی نەفتی هەرێمی کوردستان سبەینێ دەڕوا ئەم هەموو پێشاتە چۆن دەبینی ئەکرێت ئەم دەستکەوتە بوو چێ بێ زۆر گرنگە زۆر گرنگە هەچەند ئەمە نابێتە هۆکارێکی تر ئێمە چاوی خۆمان لە نەبوونی یاسای نەوت و غاز بنووخێنین یعنی یاسای نەوت و غاز هێشتا زەرورەتێکی حتمیە کاکە کارتۆ بیهێنە بەرچاوی خۆت لە شارێکی گەورە و ئاڵۆزی وەکو شاری لەندەنە یاسای هاتوچۆ نەبێت بۆ ڕێخستنی ترافیک و ڕێگاوبان یعنی تۆ ناکرێت وڵاتێکی گەورە و گوران کە تەنها سەرچاوەی ژیان و قوتی خەڵک لە نەوتەوەیەت کەچی یاسای نەوت و غازت نەبێ ئاخر وەکەوە وایە لە هەولێرە یاسای هاتوچۆ نەبێت ناکرێت چونکە مرۆڤ ناتوانێت ینی لەو جۆرە شوێنانە هەڵکات و بژی بۆیە عێراق خۆی لەسەر ئەساسی نەوت و غاز دروست بووە ئیلا ئەبێ یاسای نەوت و غازی هەبێ ئەمە گرفت نییە بە مروری زەمن لە خولەکانی پەرلەمانی داهاتووە ئەکرێت زۆر بە پەلەدەستی لەسەر دابنرێ گرفتەکە ئەوە بوو کە ئێمە تەنها لە کوردستانە یاسای نەوت و غازمان هەبوو کە لە 2007 پەرلەمانی عێراق یاساکەی هەموار کردەوەکەوە وایە لە شارێکی گەورەیان 4 ترافیکی تیابێ کەچی محکەمەی فیدراڵی هات ئەو یاسایشی بە نادەستوری لە قەڵمدا بۆیە لەوەکوان هیچ یاسایەک نەما بۆ نەوت و غاز ئێستا لە ناچاریە دەست بۆ یاسای تربەن لە شوێن جادە بە هەر حاڵ ئێمە ناگەڕێنەوە سەر ئەو باس و خواستەی کە چۆن ڕۆژنەمە پێشکردومانە ئێستا ئێمە ئومێدەوارین دەستمان لەسەر دڵمانە خوازیارین ئەمانەوێت ئەو چرکە ساتە ببینین کە ئێستا تەغەیر و گۆڕانکاریەکی زۆر گەورە لە ژیانی خەڵکی کوردستانە ڕووەدات و ئەبێتە هەوێنی باشکردن و چاکردنی پیشەسازی کەواتە کاک دڵشاد خۆت دەزانی زۆربەی ئەو بێگومان ئەو گۆڕانکاریە جیۆپۆلیتیکانە و هەموو شەڕانە کە لە سەراستی هەرێمی نێودەوڵەتی ڕادن ئەکرێ کڕۆکی ئەمە
مەسلەی وزە بێ مەسلەی بابەت و پرسا ئابوووریەکان بێ هەرێمی کوردستان وەکو بەڕێوەبەری سموتی ئەبێتە بەشێکی گرنگ لە دابینکردنی وزە بۆ کشوەری ئۆروپا لە ڕێی دەریاسپیەوە بەندەری جەیهان کەواتە لە ڕێی معنەویە لە ڕووی ستراتیجیەوە لە ڕووی بنیەویەوە ئەمە ئەکرێ خەڵکی کوردستان چون لێک بدرێتەوە ئەم پەیامە بەڵێ خۆشببختانە من لە بەیانیەوە تێبینیەکەم ئەو شوێنانەی کە نەوتی مثلەن دابرێ مەسەر ئەو شوێنەی کە پێوتێت دیپاچ پۆرت یا دەستنیشن پۆرت نوتی هەرێم نوتی ئەو نوتەی کە سۆمە ئێفرۆشێت کە نوتی هەرێمی کوردستانە هەر بە ناوی نوتی کوردستانەوە ئەگاتە بۆ نمونە بەندەری ڕۆتەردام لە هۆڵندا نوتی کوردستان ڕاستە لە ڕێگەی سۆمۆ ئەفرۆشێ بەڵام ئەمە بە معنای ئەوە نییە ئیتر ئەمە نوتی کوردستانە بێ بە پێچەوانەوە کڕیارەکانی نوتی کوردستانیش کڕیارەکانی نوتی سۆمۆش هەر بە ناوی نوتی کوردستانەوە ئەیکڕن چونکە نوتی کوردستان کواڵەتیەکی زۆر جیاواز و باشتری هەیە نوتێکی شیرین و لایتە کە خوازیارێکی زۆری لەسەر و تەنها نازناوی ئەو نوتی کوردستانە ڕاستە لە ڕێگەی سۆمۆ فرۆشێ ئەمە گرنگیەکی زۆر گەورەیە حکومەتی هەرێم هێشتا پێگەی پرۆدەکشن یا پێگەی وەبەرهێنانی لەدەست نەداوە حکومەتی عێراق سۆمۆ بە تەنها تسویقی نوتەکەی بۆکە بە قیمەتێکی زۆر مناسب و باش کە ئەمەش خۆی لایەنێکی ئیجابیە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان بۆ پێشتر حکومەتی هەرێم نوتەکەی بە قیمەتێکی زۆر دیسکاونت و کەمتر ئەفرۆش لە بازاڕەکانە بەڵام ئێستا سۆمۆ ڕێوپێ و تایبەتی خۆی هەیە و ئەتوانێت ئەو نوتە بە شێوازێکی باش بفرۆشێ ئێستا ئێمە ئەبێت چاوەڕێی چی بکەین قوربان یعنی ئێستا ئێمە من هەندێک بە داداچۆنم کردووە لەسەر ئەوەی کە کوردستان لە باتی ئەوەی کە پارە ڕاستەخۆ لە فرۆشتنی نەوتەوە بێتە هەرێمی کوردستان دایرێکتلی ئێستا ئێمە پلانەکە ئەوەی لێت ئەو نەوتێک کە ئەفرۆشی ئەچێتە سەر بودجەی فدراڵی یا ترێژەری بۆکس لە عێراقا و عێراقیش ڕێژەی 12.7 بۆ کوردستان ئەدات سا بۆ نمونە ئەگەر یاسای فیسکال سیستەمی عێراق ساڵی ڕابردوو بۆ نمونە 80 میلیارد دلار بێت لە ساڵی مەسەلەن بودجەی 2024 یعنی تۆ ئێستا کەلکەلەیتی کە حسابی کە لە 112 ئەو مەبلەغا یەکسانە بە 11 میلیارد دلار یعنی مع العلم فرۆشتنی نوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە تەنها 4 میلیارد دلار ئەخاتە سەر خەزانەی فدراڵی یعنی ئێمە ئەو داهاتەی کە ئەو 12.7 کە بە پێی سیستەم آخر ئێمە بە پێی بەندی ساڵ لە یاسای نەوت و غازی عەفوەن بە پێی بەندی ساڵ لە دەستوری عێراق هەرێمی کوردستان هەرێمێکی سەربەخۆیە و هەرێمێکی دانپێدراوە لە دەستوری عێراقیە و بە پێی یاسای 12 بودجەی فدراڵیش بەڵێ کاک دڵشاد مەبەستمە سەرنجی تو باوە شراب کێشم کە لەوەی زۆر گرنگتر بۆی ئاخر خاڵم بن باسی کەم سەرژمێرەکانی پێشووی کوردستان سەرژمێرەکانی ئەوەی کە لە کوردستانە ڕوویدا گۆڕانکاری و تەغەیرێکی زۆر گەورەی کردووە لە پشتی هەرێمە چونکە 1 ملیۆن و 700,000 نەفەر مەسەلەن زیادی کردووە ئەو ڕێژەی لە 112 زیاد دەکات بۆیە بە هەر حاڵێک ئێمە بەڕاستی لەم دێڵەیە یا لەم هەناردەی نەوتایە لە ڕێگەی سۆمەوە کوردستان سوودێکی زۆر بەڵێکەواتە کاک دڵشاد کرد ئەمەش باس بکەین بێگومان دوای ڤاژۆکردنیان بڕیارە دوێنێشەوە ڕاگەهاندن بڕیارەکە لەلایەن سەرۆکی وەزیرانی عێراقەوە دواتر سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستانەوە مارک ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا زۆر بە گەرمی پێشوازی لەمەی کرد حتا بریتانیاش ئەمڕۆ باسی ئەمەی کرد هەنی ئەم گرێبەستە بێگومان پاڵپشتێکی نێودەوڵەتی بە تایبەتی وڵاتە کاریگەریەکانیش لە پشتەوە بوو ئەمە بۆ خۆی چ پەیامێکە پەیامێکی گرنگە پەیامێکە ینی ئەوەمان پێڵێکە لە کوردستان چاوەڕێ ئەوەیە کە ستەبیلیتیەک و ئۆقرەیەکی ئابووری دروست بێت لە داهاتوێکی نزیکا و ئەمە پاپشتی نێودەوڵەتی هەیە کە بۆ خۆی قورسایەک و سەقلێکی گەورە ئادات بەم ڕێکەوتنە یا بەم هەناردەی نەوتە لە ڕێگەی سۆمەوە و ئەمانە ینی ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئابووریەکی تر لە دەرەوەی لە وڵاتەکانی ئەوروپا لە ئەمریکاوە دووبارە
بۆ ئیسtismار و سەرمایە بێنە ناو کوردستان و چونکە چالاکی ئابووری ئەبژێتەوە وزەیەک وەکو نەفەسێکی نوێیەتەوە بەبەری ئابووری هەرێمی کوردستانە تەسیراتێکی زۆر گەورەی هەیە بەڕاستی من پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم و هیوادارم ئەو سێمانگەی کە دانراوە درێژ بکرێتەوە یا مەسەرەن دووبارە گرێبەستی تازە بکرێت و ئەگەر تێبینیش هەبوو لەسەر ئەوەی کە عێراق التیزاماتی نەبوو بە پێدانی بەشە موچەی خەڵکی کوردستان و شایستە دارایەکانی حکومەتی هەرێم و شایستە دارایەکانی کۆمپانیەکان چونکە ئەمانە زۆر گرنگن یعنی ئێستا ئێمە تۆپەکەمان لە ناو ساحەی عێراقایە و عێراق ئەبێ التیزامات بکات بە پێدانی $16 لە کاتی خۆیان بە پێدانی موچەی خەڵکی کوردستان لە کاتی خۆیان بە پێدانی شایستە دارایەکانی حکومەتی هەرێم لە کاتی خۆیان ئەم فەزایی کە چەندین ساڵە دروست بووە و بووە بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر پۆپۆلیست کردویانە بە چەکی دەستیان و سەدان دەنگیان پێکۆ کردوتەوە ئیتر ئەمە کۆتایی هات ئەمە ئێستا ئێمە لە چرکە ساتە حەقیقی و زۆر گرنگەکە یاین کە بە چاوی سەرمان چاوەڕێ ئەکەن کە گۆڕانکاریەکان وەکو خۆی بەو شێوازەی کە ئێمە پێشبینیەکەم بچێتە پێشەوە ولی برێس دلشان موانی پسپۆری گرێبەسێ نفتی لە بریتانیا گەلێک سپاس کای دلشان باز بۆ جەنابەت